یەکێتی نیشتمانی کوردستان لەم سەردەمەدا ئەم دروشمەی بەرز کردوتەوە کە ژنان و گەنجانی کوردستان بەرەو سەرکردایەتی، بەرەو وەزارەت و حکوومەت، بەرەو بەشداری لە پەرلەمان پێویستە هەنگاو بنێن و پێویستە یارمەتی بدرێن و دەستیان بگیرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی سۆشیال ئەنتەرناسیۆنال باوەڕی بە مافوون ئازادیەکانی ژنان و پاراستنی مافەکانی ژنان هەیە و بەکردار سەلماندوێتی کە ژنان لە ئاستی سەرکردایەتی حکوومەت پەرلەمان ناوەندەکانی بڕیاریشدا بەشدار پێکردووە. تەنانەت بۆ چەسپاندنی مافەکانی ژنان و بە دوورگرتن لە توندوتیژی دژ بە ژنان قوربانی زۆری داوە. لەسەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانیش بە جیازاریشی تریش دووپاتی ڕێنماییەکانی مامی کۆچکردو دەکاتەوە کە وتوویەتی ژنان بەشێکی گرنگ و کۆڵەگەی گۆڕانکاری و هاوبەشی خەباتی پیاوانن. یەکێتی بەجیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ هەروەک چۆن دەست پێشکەر بوو لە هێنانە پێشەوەی چەندین هەواڵی ژن بۆ سەرکردایەتی حیزبەکەی بۆ ئۆرگانە جیاوازەکانی و چەسپاندنی ڕێژەی لە سەدا 25 بۆ بەشداریکردنی ژن لە کایە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ناوەندە حزبی و حکومی و پەرلەمانەکەی هەرواژ ئەم ساڵ هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ڕاگەیان. ئەمە مانایەکی گەورەی هەیە لای من. ئەوە بەها دەدا بە و پەیامانەی کە مامی کۆچکردو هەمیشە ڕێنمای ئەوەیە کردین کە دەبێ مافەکانی مرۆڤ مافەکانی ژنان پارێزراوە بێ و دەبێ خەباتی بۆ بکەین. هانی ئێمەیەدا کە دەنگمان بەرزکەینەوە لە ئاستی پێشێلکاریەکان بێدەنگ نەبین، ناڕزایەتەکانمان زیادکەین. لە سەرەتای پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشکی سەرۆکی پەرلەمانی کوردستان کە بەرێشێتی کەودێکێک لە ژنەکانی کاندید کرد بۆ ئەو پۆستە و لە ئەنجومەنی وەزیرانیش بە هەمان شێواز ئێمە استحقاقی ژن لەوێ جێگیر کراوە و دوجاریش کە هاتینە خوار بۆ پۆستەکانی تر لە بەڕێوەبەری لە سەرۆکی دەستە هەروەها لە وەکیل وەزیرەکان دیسانەوە بریکاری وەزیرەکان دیسان یەکێتی کاندیدی ژنی هەبوو و ئێستا دەست بەکارن. ژنان و چالاکوانی باوەڕەکانی مافی مرۆڤ و جێندەر دەڵێن نابێ و تەنیا چەند ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەرحەق بە ژنان هەبێ، بەڵکو دەبێ هۆشیاری کۆمەلگا و ئاشناکردن بە مافەکان، پاراستنی کەرامەت و نێشتنی جیاکاری لە هەموو ڕۆژێکدا هەبێ و نابێژ لەمە دووە بە بیان و جیاجیا ژنان بکوژرێن و بکرێنە نمونەی کۆمەلگا. 25 یازدە ڕۆژێکی گرینگە لە لاپەڕە و مێژووی بەرخودانی ژیان. ژنان توانیویانە شان بەشانی پیاوان لە مەیدانی سیاست و خەباتی لە گۆڕەپانەکەدا ڕۆڵی کاریگەر و بەرچاویان هەبێت. بۆیە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا حکومەت و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان هەڵمەتی 16 ڕۆژە بۆ پشتگیری و پشتیوانی دۆزی ژنان ڕادەگەێنن چونکە ژنان بەشێکی گرنگی دانەبراوی کۆمەڵگەن. ڕێکخراوەکان ئەوانەی کە بە حەقیقی کار بۆ قەزیە ژنان دەکەن بەڕاستی لە پەنجەی دەستێک تێناپەڕن. بەشێک لە ڕێکخراوەکان بەداخەوە بووینە بە بەشێک لەو سیستەمە گەندەڵیە پەرتەوازەیە بەرژەوەندی خوازە کە ئێستا لە کوردستان هەیە. یەکێتی وەک نەریت و پیشەی هەمیشەیی لە کارنامەی سیاسی و بیرۆکەی سەرکردایەتی بە هەموو جوهد و تواناوە بەپێی بەیاننامە نێودەوڵەتەکان خزمەتکردن و پاراستنی مافەکانی ژنان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە کارە سەرەکیەکانیەتی. بۆیە لەم هەڵمەتە دووپاتی پشتگیری لە ماف و داخوازی و ڕەواکانی خەباتی چەسپاندنی مافەکانی ژنان دەکاتەوە. هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەست بە ژنان لە دیرۆک و لە ئایندە و لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنیا دروشم نییە. ئەوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنیا هەڵمەتە 16 ڕۆژەکەی ڕادەگەێنێ و لە هەمان کاتیشدا بە بەڵگە دەیسەلمێنێ لە ئاستی سەرکردایەتی حیزبەکەی و لە ناوەندی بڕیار و لە پەرلەمان و حکوومەتدا دەیان سەرکردەی ژنی هێناوەتە پێش. ئەمەش ئەو مافە دەگەێنێ کە یەکێتی داکۆچیکەری سەرسەختی مافەکانی ژنانە و دەڵێت نابۆ توندوتیژی بەرامبەر بە ژنان بڵێ بۆ یەکسانی جێندەر. هەریاتکەریم گەلی کوردستان هەولێر.